همینه بود چی؟ حوت چه؟ بله. دیارە مێژووی ئەو یاریە دەگەڕێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست لە کۆنەوە باو باپیرانمان شەوانە خەریکی ئەو یاریانە کردبووین خەریکی ئەو یاریانە بوون. ئەم یاریە زۆر زۆری هەیە بە کۆشانی هەیە کە وەک ئێمە دەیکەین بە کڵاوانی هەیە بە دەستانی هەیە. ئەو یاریانە یاری کاڵەمەستێن بە زۆری لە مانگی ڕەمەزاندا دەکرێت بە مەبەستی زیندووکردنەوەی و لە شەوە درێژەکاندا بە تایبەتی لە پاییزان و زستاناندا ئەنجام دەدرێت. تقریباً بۆ 14 ساڵە ئەو یاری دەکەم. 14 ساڵ دەبێت دۆزینەوە ئەو یاریە بە کۆمەڵێک شێوازە یاوەتا ئەو کەسێک کە یەکەم جار یاری دەکا تەبێت کە لە یەکەم دەستداینێت ناوێت داینێ هەتا ئاخیری بەخۆی دەبێت بەردەکە ناتوانێت دانێت یاوەتا یەکەم بەرکەنەی دۆزیەوە دووەم بەردەیەبی دۆزیەوە یاری تاکو جوت دەکا یا ئەو کەسێک کە تێدەژێڕێ بە شان دەیدۆزیەوە شانی تێک دەچێت لەگەڵ دانانی شێوازی زۆرە لە دۆزینەوە یا کەسێک کە بەردەکەی پێەیە قورسایی تقریبان چیلۆیەکە ڕەنگی تێک دەچێت گرنگی دۆزینەوە ئەو یاریە لە ڕووی سایکۆلۆژیەوە تۆ کەسی بەرامبەر بخوێنیەوە سایکۆلۆژی ئەم بزانی بەچییە ئەو یاریە تام و چێژێکی زۆر تایبەتی هەیە یەکەمیانەوەیە ناسینی کۆمەڵە کەسێکە کە پێشتر نەدیوە یاریان لەگەڵ دەکەی ئەوە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە دووەمیان دوورکەوتنەوەی لە تەکنەلۆژیا لە موبایل و ئینتەرنێت و فەیسبوک و ئەو شتانە هەروەها زیندووکردنەوەی ئەو یاریێشە کە یارێکی کۆنی کوردەواریە بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو چین بە چین تا زیاتر دەڵا بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە ئەنجام هیچ گرنگ نییە تەنها دڵخۆشکردنە دڵخۆشردنی کۆمەڵی کەسە دێن هەم کات بەسەر بنە دڵخۆش دەبیت لەگەڵ کۆمەڵە کەسی تازە دەناسی بەڕاستیەوە لە هەمووی خۆش ئەنجام هیچ گرنگ نیە بەلایمەوە ڕاستی جیاوازی زۆر زۆرە ئەو ئەنتەرنێت و ئەو فەیسبوک و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕاستی تام و چێژی ژیانی نێشتوە زاران بەبیرم دەگچکە بووم لەگەڵ مامون لەگەڵ بابوومان دەڕۆشتم بۆ یاری بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەبوو هەر شەوە لە ماڵە کۆ دەبوونەوە جا بە تایبەتی شەوە بارانەکان یاریان دەکردا میوە دادەندرا پەرتەقاڵ دادەندرا یعنی هاتوچۆیەکی کۆمەڵایەتی زۆر زۆر پتە هەبوو کاگەوە بۆمە بەڵێ دیارە یاری کاڵەمەستێن تام و چێشێکی تایبەت بەخۆی هەیە جگەل لە لایەنی تام و چێشەکەی لایەنی کۆمەڵایەتیەکەی ینی چۆن لە ئێمە تەماشا دەکەین لە ڕێگای ئەو یاریەوە لەگەڵ ئەو خەڵکە خۆشەویستی بڵێن تێکڵاوێکی باش پەیوەندیەکی باشی کۆمەڵایەتیمان دروست کردووە و ئامانجیشمان هەمیشە لەو یاریانە تەنها ناسینی یەکتر بڵێن کۆمەڵایەتیەکەی کە زیاد تێکڵاو بین دوو لایانی ئەوەی کە ئامانجمانەوەیە کە بڵێن لاوان ئاشنا بکەین بۆ یاری وە خەڵک دانەبڕێ لەو یاری بەردەوام بێ چۆن یاریەکی کۆنە کە لە باو پیرانەوە بۆمان ماوەتەوە بەڕاستی ئەمە تام و چێشی لێ دەبینین